ڕاگەیەندراوەکەی موچەی مانگی 6 دابەش دەکرێت. ئایا هەفتەی داهاتوو بەغدا پارەی دیکە دەنێرێت؟ پاش ئەوەی ئەمڕۆ سێشەممە وەزارەتی دارایی هەرێم ڕاگەیاند بڕی 120 میلیارد دیناری داهاتی نانەوتیمان ڕادەستی حکوومەتی فیدراڵ کرد دارایی عێراق موچەی مانگی 5 موچەخۆرانی هەرێمی خەرج کرد. ئەمڕۆ سێشەممە وەزارەتی دارایی هەرێم بڵاوی کردەوە کە بڕی 120 میلیارد دینار وەک داهاتی نانەوتی ڕادەستی بەغدا کراوە و دوای دوو کاتژمێر لە ڕاگەیەندراوەکەی دارایی هەرێم بەغدا موچەی مانگی 5 موچەخۆرانی هەرێمی خەرج کرد و ڕاگەیاند خەرجکردنی ئەم شایستە داراییە دوای پابەندبوونی حکوومەتی هەرێمی کوردستان دێت بە ڕادەستکردنی ئەو بڕەنەوتەی کە لە ئێستادا لە کێڵگە نەوتیەکانی هەرێم بەرهەم دێت بە کۆمپانیای بە بازاڕکردنی نەوت سۆمۆ و بەردەوامبوون لە ڕادەستکردنی یەک لە دوایەکی بڕە بەرهەمێنراوەکان تا گەیشتن بە ڕادەستکردنی تەواوی ئەو بڕانەی کە لە یاسای بودجەی گشتی فیدراڵی کارپێکراودا ئاماژەیان پێکراوە و کارکردن بۆ جێبەجێکردنی سەرجەم بەرگەکانی بڕیارەکە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە. ئاماژەی بەوەش کرد وەزارەتی دارایی جەخت دەکاتەوە کە بەردەوام دەبێت لە جێبەجێکردنی پابەندیە یاسایی و دەستوریەکانی خۆی بەپێی زانیاریەکان دابەشکردنی موچەی مانگی 6 و مانگەکانی دواتری موچەخۆرانی هەرێم بەستراوەتەوە بە بەرزکردنەوەی ئاستی بەرهەمێنانی نەوت لە کێڵگە نەوتیەکانی هەرێم چونکە بەهۆی هێرشی سەر کێڵگەکانەوە بەرهەمێنان لە کێڵگەکان بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە و دەبێت بگاتەوە بە 280,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا و لەو بڕاش دەبێت حکوومەتی هەرێم ڕۆژانە 230,000 بەرمیل نەوت ڕادەستی بەغدا بکات تا موچەی مانگەکانی دواتر کێشەیان تێنەکەوێت. لەخۆشەوە فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق لە لێدوانێکدا ڕاگەیاند لە دوای خەرجکردنی موچەی مانگی 5 موچەی مانگی 6 دابەش دەکرێت. هاوکات ماڵپەڕی بەغداد لیۆم ئاماژەی بەوە کردووە ئەگەر هەفتەی داهاتوو هەرێم 120 میلیارد دیناری دیکە وەکو داهاتی نانەوتی ڕادەستی حکوومەتی فیدراڵ بکات ئەوە وەزارەتی دارایی عێراق دەست بە خەرجکردنی موچەی مانگی 6 موچەخۆرانی هەرێم دەکات و بەماش لە ماوەی دوو هەفتەدا هەردوو موچەی مانگەکانی 5 و 6 دابەش دەکرێن.